ئەو گردا دیارە نیشتمانی نەورۆسیەکانە و ئەو ساڵ بە ڕێژەیەکی زۆر دەستیان بە زاوزێ کردووە لەو دوورگەی و ڕێژەکەی زۆرە و چەندەها جۆریان هەیە ئەو نۆرۆسیانە و گەور و گچکان هەیە دیارە نۆرۆسیەکان ساڵانە لەو دوورگەی دەمێننەوە لە زاوزێ دەکەن لە دەریاچەی دوکانزەی بچووک لە شوێنی کە بڵین باڵندەی کۆچەریش نینە لە ڕاستیدا لە یەکی سێوە دەست بە زاوز دەست بە هیلکەدا دانان دەکەن لە یەکی سێوە هەتا تقریبان سێم 4 مانگان دەخایەنێت دەست بە زاوزێ ینی لە ڕێژەکەی کە بۆ ئاگا لێبوون و لە کاتی هێلکە و لە کاتی باڵەفڕ دەکەون لە ڕاستیدا. بە ڕێژەیە سێ هێلکە دەکا 4 هێلکە دەکا 2 هێلکە دەکا بە ڕێژەیە چکونیوانیش جۆریان هەیە و بەپێی جۆرەکەی هێلکەکان دەگۆڕێن هەیە گەورەیە هەیە بچووکە و جۆریان هەیە نەورۆسیەکانیش بۆیە هەتا 4 هێلکەی تێدا لە 2 هێلکەوە تا 4 هێلکەی هەنێ ئەو ڕێژەی تێدا بە زۆربەی سێ هێلکەیە زۆربەی ڕێژەکەی. ئەوانە زۆر باڵندێکی زۆر عەقڵ و ژیرن لە ڕاستیدا مرۆڤەکانیش دەناسنەوە بۆی کە لە هەموو باڵندەکانی کە زیرەکترن و عەقڵترن لە ڕووی عەقڵەوە بەڕاستی و باڵندێکی بێزەڕیشن لە ڕاستیدا بەستەنا جوانی بە دەراچەکە جوانیان بە دەراچەکە بەخشیەوە. ساڵی ڕێژان زۆرە ساڵی ڕێژان کەمە ئەگەر بپارێزرێن خەڵک نافۆتێن و خەڵک لە ناوێنە بە ئەوە ڕێژەکان بەرز دەبێتەوە بەزێکە خەڵک لە ناویان بەرێ ڕێژەکان کەم دەبێتەوە یعنی ئێستا خەڵکێک خەڵکانی نەفز نزم هەیە دەچێت منداڵان لەگە خۆی دێنێت دەچێت لە سڵان دەکا و دەچێت دامبات لە بازاڕەکانی ڕەشدان فرۆشێت معاملان پێوە دەکە بۆ ئەوە کارەساتە لە ڕووی ئەوەیەوە یعنی کە ناژیان کە لە ڕاستیدا دەبێت لە ناو دەریاچی نەبێ ئەو باڵندانە ناژێنەوە نۆرۆسیانە چونی تەپحیان لەگەڵ دەریاچەکەیدا هەیە ماسیەش دەخۆنەوە نییە بڵێن شتیکە دەخۆن بە شتیکە دەژیان. ئەوانە 4 فەسڵی ساڵی دەمێننەوە تا پابندن بە دەریاچەی دوکان چونی ژینگەیەکی زۆر لەبارە دەریاچەی دوکان بۆ زاوزەی نەورۆسیەکان لە ڕاستیدا هەتا پەرە دەستێنێت لەو دوورگەی کە دەست بە زاوزێ دەکەن تا بۆ دەریاچەکانی کە بۆ شوێنەکانی کەش دەچن بۆ مەسەلەی ژیان بەڵام بۆ زاوزێ دێنەوە ئەو دوورگەی زاوزێ دەکەن داوا دەکەین کە هاوڵاتیانی ژاگان لێبن و بان بۆ پارێز هەر کەسێکیش زەڕی لێدان خەبەر دەنە پۆلیسی دارستان و ژینگە ڕاپەڕین بۆی ئیجراتی یاسایان لەگەڵدا بکرێت لە ڕاستیدا چونکە ئەرکی هەموو هاوڵاتیەکی دڵسۆزە هەمەت کە بۆ پاراستنیان ئاگای لێمە بۆ پاراستنیان چونکە ئەم دەراچەکان جوان کردووە هەم لە ڕووی گەشت و گوزاریشەوە خەڵک ینی دەراچەکان جوان کردەوە لە ڕووی گەشت و گوزاریشەوە پەرە بە گەشت و گوزار بدرێت لە دەریاچەکەدا بەڕاست.